کەمترین بەشە بودجەی هەیە، زۆرترین بێکاری هەیە، کەمترین فەرمانبەری هەیە، زۆرترین بیابانی هەیە، کەمترین قوتابخانەی هەیە، زۆرترین هەژاری هەیە. ئەوە تا فەرمونون ببینن، ئەوە ڕێژەی هەژارەکەیانە. ئەوە من هیچ ناڵێم، خۆتان ببینن، ئەوە من هیچ هەر نەوت. بە عەرەبی و بە کوردی نیعمەتیان کەم و نەکبەتیان زۆر. ئەمە کوێ؟ ئەمە موسەنا لەو پەڕی ئەو پەڕی باشووری عێراق. هاوشێوەی جیۆگرافیاکەی کە کەوتۆتە خوارەوە، ئاوا گوزەرانی خەڵکەکەشی هەر لە ژێر و لە خوارەوە. لە هەموو شتێک هەیە کەمە، بەس لە دوای دووە. سڵاوتان لێبێتەوە کاتتان باش. من محەممەدی شێخ فاتحم. نەمردم جارێکی دیکە گەڕامەوە بۆی باس لە پارێزگایەکی دیکەی عێراق بکەین. ئەم جارە باسی پارێزگای موسەناکەین. پارێزگای کوێ؟ موسەنا. موسەنا هاوشێوەی پارێزگاکانی دیکەی عێراق برینار و کۆڵەوارە. دۆخەکەی لە دۆخی چیمەنێکە چێڵەی پێشتر دوو فیلتیایە شەڕیان کردووە. ئەڵەی هەرچەند ڕۆژێکە بێت مەغۆلیایەتی بەسەریا و چۆڵی کردووە. داری بەسەر بەردیەوە نەماوە. ئێستا حەزەکەم لەسەر پارێزگای موسەنا هەندێک قسەتان بۆ بکەم. ئەوەش کەی بینن یەکێکە لەو زۆر و کەمە، لەو هەیە و نییە، لەو بەرز و نزمە کە لە پارێزگای موسەنا هەیە. بزانن زۆرترین شوێنەواری مێژووی لێ. یەکێکە لەو شوێنانەی عێراق کە ژمارەیەکی زۆر لە شوێنەواری مێژووی لێ، 680 شوێنەوار و پنتی مێژووی لێ. کەنز و زێڕە. ئەمەش پارێ و پارە ڕاکێشێت. بەڵام دیارە ئەم پارەیە هیچ پارە ڕناکێشێت. هێزی ڕاکێشانی سفرە وەک داهاتەکەیەتی، هەروەک چۆن داهاتی گەشتیارەکەشی سفرە. جاوەرن وەرن سەیری ئەم پرۆژە جوانە بکەن کە بەو شارە کراوە. ئاوە هەموو شاکارەکەی حکوومەتەکانی پێشوەکە بۆیان کردو. ئەو گرتوخانەی ترسناکی نوگرە سەلمانە لەوێ. و ئەوە نەبێت خەڵکەکەی دەرەوەشی زۆر خۆشییا بێتن، ڕەنگە گەورەترین زیندانی سەربەتاڵ بێت لە ناوچەکەیە. با تۆزێکی دیکەشە لەسەر نوگرە سەلمان قسەتان بۆ بکەم. ئەو دیمەنانەی کەی بیننەوە ژمارێک لە کەسوکاری ئەنفال کراوان و ئەوانەیەن کە ئەنفال کراون و ڕزگاریان بووە. جارێکی دیکە سەردانی گۆڕی بە کۆمەڵ و ئەو قەڵایەکەن قەڵای نوگرە سەلمان کە لە ماوەی ڕابردووە سەردانی و شوێنەیان کرد. یەکێکە لەو ناوچانەی کە زۆرترین گۆڕی بە کۆمەڵی تایە و ناوچەیەکی ئێجگار ترسناکە. هەر بە لە ڤیددیۆشەوە لە دیمەنەکانیشەوە سەیرەکەی ترسناکی پێوە ئەبینی. ینی نمونەی جەلادی و دڕندەی و خوێنڕۆژی بەعس بەڕوونی بە هەڵای و بە گرتوخانەی نوگرە سەلمانەوە دیارە. ئێستا باسی کۆمەڵێک سامان و کانزا بکەم کە خوا داوەتی بەم ناوچەیە. دانێکیان پەیوەندی بە نەوتەوە هەیە. ئەو دیمەنانی کە بینەوە کێڵگەیەکی نەوتی هاوبەشە کە موسەنا هەیەی هاوبەشە لەگەڵ زیقارە بە ناوی ئۆریدۆ کە یەدەکەی 13 ملیار بەرمیل نەوتی تێدایە و بە هاوبەشی بە 50 لەگەڵ پارێزگای زیقارە دابەش کراوە. سەبارەت بە بەرهەمێکی دیکە کانزایەکی دیکە حەزەکەم بۆتانی باس بکەم. چیمەنتۆیە ساڵانە لە بەردەکانی موسەنا 6 ملیۆن تۆن چیمەنتۆ بەرهەم دەهێنرێت. ئەوە سەبارەت بۆ بەرهەمانی کە حەزم کرد بۆتانی باس بکەم. ئێستا دەمەوێت سەرشتان بۆ چەند داتا و زانیارێکی دیکە ڕابکێشم. ئەویش پەیوەندی بە چییە؟ پەیوەندی بەو زانیاریانەوەیە کە لە بەردەممایە. بە هەر لەمەی بەردەمەوە دەست پێکەم. ئەم 680 ئەمە ئەو زانیاریانەیە کە پێشتر بۆم کەمێک نەوەش بۆم باسکردن. ینی 680 پنت و شوێنەواری مێژووی لە موسەنا هەیە. باشە وەک ئاماژەم پێدا ئەمانە هەمووی پارەیە. ینی پارچەیەک لەمانە برێ لە مۆزەخانەکانی ئەوروپا دانرێت خەڵک بە 10 یۆرۆ بە 15 یۆرۆ چێتە ژوورەوە سەیریەکە. بۆشی نییە ڕسم بگرێ، ڕسمیش بگرێ نامێت فلاشی لێوە. بەڵام دەیان هەزار پارچەی شوێنەواری مێژووی لەو موسەنایە کەوتووە کەس پێت ناڵێ هی نەبەچن. کێشەکە ئامەیە داهاتی ناهێنێ بووی. یەکێکی دیکە لەوە کە چی ئەمەی دەسە ڕاستم. ئەمە 6 ملیۆن تۆن چیمەنتۆ
لە بەرد و خۆڵی موسەنا بەرەمە هێنرێت بەڵام نەمانتوانی هیچ شاکارێکی ئەندازیاری ببینین کە دەست نەخشی پرگالەکان و قەڵەم و لاستیک و قەڵەمدانەکەی زاحەدید بێت بڵین ئەمە لە ئەنجامی ئەو چیمەنتوەیە کە دەربانێ ناوە ئەم شاکارە تەلار سازیانەمان پێ بنیاد ناوە لەولا شۆ حەزە کەمێشێکی دیکە لەو بابەتانی کە بۆتانی باسکەم کە کەمێکنەوە پێش قورچێکمان لێگە پەیوەندی بە سامانی نەوتەوەیە کە هیچێک لە کێڵگە نەوتیە گرنگەکان کە زۆر دەوڵەمەندە ماڵێ نەشێوێ 11 ملیار بەرمیل یەدەهی نەوتی خاوی تێدایە کە وەک ئاماژەم پێدا هاوبەشە لەگەڵ پارێزگای ڤیقار ئەمە سەبارەت بەمە قسەی دیکەم ماوە بیکەم مەڕۆن ئێستا دێمەوە باسی چیتان بووە کەم و دیمەنانێک ئێستا دێنە سەر شاشە دەیبێنن ئەوەی باسێکی ئینتان بۆ بکەم کشت و کاڵ باسی ئاودێریتان بۆ بکەم لە موسەنا زیاتر لە 190 خاکەکەی وازان بیابانە یەک دەریاچەی گلدانەوەی ئاوی باراناوی تێدایە ئەویش دەریاچەی ساوەیە کە 4 کیلۆمەتر 4 گۆشێ ئەوە تا دەیبینن یەکێکە لە سامناکترین دیاردەکانی گۆڕانی کەش و هەوا کە لە ڕێگەی مانگە دەستکردەکانەوە بەردەوام وێنە ئەژیرێت خەریکە وای لێ دێت وەکو گۆلێکی لێ دێت و هیچی نامێنێت وەکو چاڵ ئاوێک چواردەورەکەی هەمووی بەتاڵ بۆ وردە هیچی وای نەماوەتەوە باسی گەرمتان بۆ بکەم بۆ یەکەم جار بەرهەمی گەرمی موسەنا گەیشتە 100,000 تۆن کە یەکەم جارە ئەو بڕە ئەوەندە بەرهەم بهێنێت کە زۆریش نییە بەڕاستیە بەراورد بە پارێزەکانی دیکە و تەنها یەک سایلۆی هەیە هەر هاوڵاتێکی شارەکەش نزیکەی 11 کیلۆگرام گەرمیان بەردەکەوێت واتە پشتی ئەوان لە گەنم ئێجگار کەمە ئەگە لە پارێزەکانی دیکە و بووانێت ئەوە هیچێک لە گەورەترین مەنجاعەکان لەوێ دەبینن. موسەنا شاری شکاندنی ڕیکۆردەکانە یعنی لە هەموو شتێکا یەکەم لە چی؟ بۆ منە یەکەمە لە ئەوەی کە زۆرترین هەژاری تایە یەکەمە لەوەی کە کەمترین دەوڵەمەنیشی تایە ئەبێ بەو جۆرە قسەی لەسەرکەی زۆرترین بێکاری تایە وەک ئاماژەم پێدا کەمێک لەمەوە پێش ڕوومان کردەوە کە لە زۆربەی شتە خراپەکانە یەکەمە لە شتە باشەکانیشە یەکەمە بەڵام لە دوای دواگە لە پشتۆ حسابیکەی لە ئاخیر و حسابیکەی لە ژمارەسەوە لێی بیتەوە ئەوە توانین بڵێ لەو سەری شۆ یەکەمە بەڵام بەڕاستی دۆخەکەی هێژگار خراپە یەکەمە لە هەژاریە ماڵاوە بێت لە 152 ئەم پارێزگایە هەژارێ باشە دەچی لەو سەرکەوە باسی ئەوە شەکەین ئەڵێن بیرە نەوتی تیا 11 ملیارد بەرمیل نەوتی تیا لە بێکاریە دووهەم زۆرترین بێکاری لە عێراقا لەم پارێزگایە لە 127 خەڵکەکەی بێکارم تاوان پێوەری یابووری شەیە هەموو بێکارێک هەژارێ شەیە کە تۆ بێکار بووی کارێ دەست نەکەوت ئەوەی تەچتە ناو قاڵبی هەژاریشەوە بەڕاستی ئەم بێکاری و هەژاری کە هەیە حەزەکەم بۆتانی باسکەم وەک ئاماژەم پێداوە لە ڕۆژانی ڕابردوویشە تەنیا بریتی نییە لە نان نەخواردن یا لەوەی کە تۆ جلوبەرژێکی باشت لەبەر نییە بەڵکو بریتیە لەوەی تۆ تا چەندێک خزمەت گوزاریە گشتەکانێ بۆ فەرەهەم کراوە ئەوەتە با بۆتانی باسکەم ببینن با بزانین پەیوەندی بە خزمەت گوزاریە گشتەکانەوە هەیە لە نەخۆشخانە لە قوتابخانە 149 قوتابخانەی لێ هەر 120,000 کەسێک نە 120,000 قوتابیەک ئاوانە هەر 120,000 کەسێک قوتابخانەیەشی بەردەکەوێت ئەو 53 بە هەڵەیان نەچن وانەزانە 53 قوتابخانەی نمونەیتیە نا لە چوارچێوەی ڕێکەوتنی عێراق و چین لە چوارچێوەی ڕێکەوتنی ئەوەی نەوت بەرامبەر بە ئاوادانکردنەوە بڕار وایە چەند قوتابخانەیەک دروست بکرێ بۆ شارەکان 53 بەر ئەم پارێزگایە کەوتووە کە ئەویش بەشێکی ئێجگار کەمە بە بەراورد بەو پێویستەی کە ئەم پارێزگایە هەیەی باشە بەڵام قسەی دیکە ماوە بیکەم ئەوە جگە لە قوتابخانە بە باسی نەخۆشخانە بکەین کە 6 نەخۆشخانەی تایە و هەشتاویەک هەر نەخۆشخانەیەک هەشتاویەک پزیشکی بەرەکەوێت و هەفتاوێک بنکەی
چارەسەری سەرەتایی و خێرایی تایە ئەمە وەکو نەخۆشخانەی گەورە نیە وەکو شەوانە ڕۆژەکان و هەنێک بنکەی تەندروستی هەیە لە گۆڵانەکانە لە گەڕەکانە هەیەگە کۆیکەیتەوە هەر هەمووی هەفتاویەک چییە بنکەی چارەسەری خێرایە کە هەیە جگە لەمە حەزەکەم سەرشان بۆ چەند زانیارێکی دیکە ڕاکێشم ئەوش پەیوەندی بە ئەم هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگایانە بەڕێزان ئەبێ بزانی بودجێ ئەو شارە چەندە و خزمە گوزارەکانیان چەندە و چۆن ئەوەی پەیوەندی بە بەشە بودجانەوە هەیە 162 ملیار و 900 ملیۆن دینار پشی ئەم پارێزگایە لە بکۆی بودجێ عێراق لە بودجەی گشتی ئەوە نیان بۆدانەوە 108 ملیار دیناریش پشکی ئەو شارێ لە بودجێ پەرەپێدان بە هەردووشیانەوە کۆیکەیتەوە هەر هاوڵاتیەکی خەڵکی پارێزگای موسەنە 300,000 دیناری بەرەکەوێت ئەم 300,000 بۆی ئەدرێ بە هەر شتێک بۆی ئەدرێت لە هەر هەموو خزمە گوزاریەکان 300,000 بەرەکەوێت لە ماوەی ساڵێکدا باشە ئێستا من حەزەکەم هەندێک قسە و زانیاری دیکە وەربگرم ئێوەش وەری بگرن زانین لە موسەنا چ باسەکە کەسیار قادر ئیدیتۆری دەسکی عێراقی و ئامادەکار و پرۆدیوسەری بەرنامەی 15 هاتە ستۆدیۆ یاخوا بەخێر ماندوو نەبی ئەزانی کاکە سیار وەرگرتن و کۆکردنەوەی داتا و زانیاری لە عێراقا هیچێکە لە قورسترین و پێماناترین ئیشەکان ینی کول و کافرەبی تا داتایەکە دەسەکەوێت ئەرشێکی زۆری ڕاست داتاکە دەسەکەوێت بە 10 جار چێشی کەیتەوە بزانی وایاوانێ وەکو وڵاتی خواپێدا و نییە بە ئینتەرێکە توانیت داتای وڵاتانی دیکە و دەستکرد لە گەڕەکەی خۆتان نازانی ئەو چۆنە کارەبا چۆنە خزمەگوزاری چۆنە لە شارەکە چۆنە ئی بۆ نمونە ئەوەی بەردەمی خۆمان نبینی مەسە توانین بە ئاسانی بزانی لە ویلایەتێکی ئەمریکا چەند تووتیژی کراوە چەند ئۆتۆمبیل ئەمڕۆ چی لێ هاتو چی لێ نهاتوە کێشەیەکی گەورەیە بۆیە تۆ تووشی سەرێشێکی زۆر بووی لەم بابەتەیە موفق بی ئێسەی لەو شتانەی کە باسیەکەین پەیوەندی بە ئەوە هەیە کە ئەم پارێزگایە هاوشێوەی پارێزەکانی دیکە زۆر دەوڵەمەندە بە نەوت بەڵام نیعمەتی نەوت ڕنگدانەوەکەی نابینین لە شارەکە لە شارەکانی دیکەشان نایبینین زۆر بەس لەمەیانە هەر نایبینین ئەوە کارەکەی چییە؟ بۆ یەکێک لە کێشەکانی ئەوەیە زۆربەی بیرەنەوتەکانی هاوبەشە ئێستا خەریکی بیدلیانن لە پێگەیەکی نەوتی دیکەدا لەگەڵ نەجەفا هاوبەشە شەریکەی باشنەسی ڕووسیەی کایشەکە لەو مەرحەلەیان کە بیرلیان بزانن یەدەگی چەنە چۆنە چینیە لە سا 16 موسەنایە یعنی چێتە سنووری موسەناوە بەڵام هەمیشە لەو بیرەنەوتانی کە هاوبەش لەگەڵ پارێزگاکانی دیکە کێشە زۆر ڕۆیە تەنانەت کۆمپانیەکانیش تۆزە حەزەرەکەن لە مامەڵەکردن لەگەڵ یا چونکە دواتر ئەم دوو ئیدارەیە کێشیان ئیداری هەردوو پارێزگاکە کێشیان لەسەر دروستە بێت قەتڕوویاوە کێشە دروست بێت بۆی ئەوە بڵێ لە یەکێک لە پارێزگاکانی دیکە دیوانیە هەمان کێشە هەبوو ینی لە بینی دوو لەگەڵ پارێزگاشی دیکە یەکێک لە کێشەکان ئەوەیە یەکێک لە کێشەکانی دیکە کە نەیانتوانیەوە بەرهەمی بێنە نەوتەکە ئەوەیە ئەو گرێبەستانەی کە کراوە درێژخایانە ینی زۆری پێچێ سەباسی چەڵگەی وریدوی کورد ئەوە لۆکۆئیڵی ڕووسیەی کاتەبان وەش جێگەی تێبی نییە کۆمپانیا ڕووسیەکان لەوێ کارەکەن ئەو کۆمپانیانێک هاوکاریشانەکەن چینی لەو چێلگەیە یعنی بەپێ و گرێبەستی کە کراوە 2025 ئەگەنە بەرەمێنانەکە 30,000 بەرمیلە لە ڕۆژێکە بەڵامەوە خۆیان لە پلان لە گرێبەسەکە داناوە لە کۆتایی ئەگاتە 250,000 بەرمیل نەوت یعنی ئەوەیە زۆری پێچێ باش گەجێکی دیکە لەم بابەتانە ئەوەیە کە یعنی هاوشێوەی پارێزگای مەیسان ئەمیش ڕێژێکی زۆر لە هەژاریتیە ئەوە زۆرتریشە لەو ئەو کەحلای هەبوو بەجیا کە لە 1970 بوو بەڵام موسەنە ڕێژەی هەژارێکی لە سەروی نیوەیە لە 1950 خەڵکی هەژارن ئەوە بۆ هەرکە ڕێژەی هەژاری بەرزە کێشە و قەیرانی کەمینی شەجێبوونیش کێشێکە لەو کێشانی کە قوتە بێتەوە بەرامبەری بەڵێ ئەوەیە کە کەمی داهاتە کە داهاتە نەبوو تۆ ناتوانانی یەکەی نیشتە کڕی یا دروست بکەیت یعنی وەکە لە کێشە گەورەکان تابێت کە مەیسان موسەنا ڕوبەرێکی گەورەی هەیە بە پێ و داتانی کە خۆیان بڵاویان کردوتەوە لە 15 خەڵکەکەی لە ناو خانووی بە تاپۆیان ئەی تقریبا 135,000 کەس 21,000 خانووی بێ تاپۆ هەیە لەو شارە
طبعا ئێستا باشگا کە سەر و برە قسەکەش لە دەرتا بە شەکل خانی بێتاپ و عادەتەن لەو شوێنانەیە کە ینی ڕوبەرەکە زۆر نییە خەڵک ناچار لە ناو شارەکانە بە تەجاوز شت دروستەکە دووەم گەورەترین ڕوبەری هەیە چیە؟ ئەوە هۆکارەکەی مەسلەی هەژارەکەیە ڕێژەی هەژارەکە زۆرەکە ناتوانن زەوی بکردن ناتوانن ئەوە بکەن چکە ئەو زەویانە بە کشت و کاڵەکانی شانەوە گرێبەستیان هەیە خەڵکە بەڵام ئەمانە چن لە سەروانەی کەن کە هی دەوڵەتە یعنی مڵکی دەوڵەتە زەوی دەوڵەتە ئەجا پلانێک هەیە بۆی چارەسەرکردنی و کێشەیە بەشێکەوەیە کە خانەکانیان پێفرۆشێتەوە بە نرخێکی دابەزێنرا و یعنی کەمتر پلانێکی دیکە هەیە هینەتەوە یەکگرتوەکانە بە شێوازی بۆ چارەسەرکردنی دەڵێن تقریباً 300 میلیۆن دلاری تێچی تەنها بۆ چارەسەرکردنی و قەیرانە ناو موسەنای چەند خانووی بێتاپ هەبوو چەند خێزان هەبوو 21,000 هەیە لەسا 15 خەڵکی موسەنا لە ناو خانووی بێتاپ و یاژن حسابم کە تقریبا 130 بۆ 135,000 کەسەکە زۆر باش زۆر سپاس دەکەم کاکە سیار هەر بژیت ئەوەی کە ماوەکو عادەتێکی باشی گفتوگۆکەمان ئەوەیە کە لە کۆتای هەموو بەرنمەیەەکە ئێمە ڕندێکمانەیە ها پاڵفتەی شەرابەکە پێششتانیەکەین زانیاری وردی تێدان هەموو جارێک ئەم جارە لەسەر پارێزگای موسەنا کۆمەڵەشتی دیکەی تێداکە بە کورتی جوانە توانن سێری کەن سەردەمی خێرایی و سورعاتە عەسری سورعەیە ئەتوانن ئەوە ببینن بەشێک ناڵم هەمووی بەشێک لە دیمەنی موسەنا بزانن بۆتان ڕوون بێتەوە تەمومژەکە نەمێنێ ئێمە پێشەوەی ئەوە ببینن ئێمە هەر لە ئێستاوە ئەڵێین خواتان لەگەڵ موسەنا ئەو پەڕی باشووری عێراقە لە زۆر شتایەکەمە ریزبەندیەکە بۆ پارێزگاکانی دیکە بەرنادات دووەم گەورەترین شارە کەمترین دانیشتوانی هەیە و زۆرترین هەژار هەر لێرەیە کەچی کێڵگەیەکی نەوتی 11 ملیار بەرمیلی هەیە کەمترین خەرجی بودجەی هەیە 6 نەخۆشخانەی هەیە 5 حکومین هەر نەخۆشخانەیەکی 81 پزیشکی بەردەکەوێت 90% خاکەکەی بیابانە بەڵام دڵی بە 100,000 تۆن گەنم خۆشە کە بۆ یەکەم جار بەرهەمی هێناوە گرتوخانەی ترسناکی نوگرە سەلمان لێرەیە شوێنەواری زیندانی و مێژووی سزای سیاسیە بەڵام 680 شوێنەواری مێژووی هەیە داهاتەکەی سفرە کەمترین فەرمانبەری هەیە لە عێراق بەڵام بەردەکانی ساڵانە 6 ملیۆن تۆن چیمەنتۆ بەرهەم دەهێنن